بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. هیوادارم تاعەت و عیبادەتی هەموو لایەک قبوڵی خوای میهرەبان بێت. بەڕێزان، بۆ هەڵقەی چواردەی ڕێوڕەسمی شارستانی و گەیشتینەوە خزمەتتان، هیوادارم هاوڕێمان بن. لەم هەڵقەیە بەحسمان تێتە سەر باسی حقوقی کودک و مناڵ چه مافێکی لەسەر باوکو دایکی هەست و باوکو دایکی وەکو خۆشەویستانی و وەکو حامیگەلی بزانین چۆن ئەم مافانیە بۆ دابینەکەن. هەر مناڵێک چی سالم چی نەخۆش، چی کوڕ چی کچ لەسەر باوکو دایکی حقوقێکی هەست کە ئەبێ بۆی ڕەواکەن. حەقی خۆراک، حەقی لیباس، حەقی ناسکێشاندن، حەقی لاواندن، حەقی مراقبەت لەو مناڵە لەبەر نەخۆشین و تەنگی و چەڵەمەی ژیان، حەقی تعلیم و تربیەت و حقوقێکی تر کە ژماردنیان یەک جلسەی تایبەتی گەرەکە. بەڵام ئێمە ئەمڕۆ گەرەکمانە حەقی مراقبەتکردن لە خۆ، چاودێریکردن لە خۆ کە باوکو دایک ئەبێ فێری مناڵەکانی بکەن بخێنە بەرچاو. هەر مناڵێک حەقی هەست سالموێت و لە دوای بە دنیا هاتن ڕشت بکات، گەشە بکات و ئەگەر کەم و کۆڕێکی هەست کەم و کۆڕیەکەی لەسەر ڕێ لاوین. وەکو مناڵێک ئەگەر هاتە دنیا بکرێت بە جەڕاحی، ئەگەر ناشنەواوێت کەڕیەکەی لابووین بەشکەم عەیبی ژنەفتنی لە مل بکەینەوە تا عەیبی وتنیی پێزیان نەوێتە کەڕوولاڵ. وەکی مناڵێکە ئەگەر نەخۆشینێکی پێست، نەخۆشینێکی لەش، نەخۆشینێکی چاوی بێت و چارەسەری بێت، ئێمە وەکو مافی ئەو مناڵە بێ بە دوایە بڕۆین. یەکێ لە مافەکانی مناڵەوەسا ئەگەر سالم و ئێمە فێری بکەین ئاسیب نەوێنێت، سڵامەتی خۆی بە خەتەر نەخات. ڕەنگە هەر کامێ لە ئێمە جاروبار پێش هاتوێت لە کاتێکا جۆشکارێک جۆشکاری کردوێت بە تماشاکردنی دەسی بەرقی ئەو ئەمبورە کە جۆشی پێکات چاومانی بردوێت و بە قەوڵی ئێمە شەو چاومان جۆش بردیوێت و وەکو کەسێ مشتێ خوێیان کردوێتە چاوی تا بەیانی گلاراومان کردووە و نەمانتوانیوێ بخەوین. خۆزگا کەسێ پێش لەو تماشاکردنە ئەمانەتی بدەین بیوتەیە ڕۆڵەگیان تماشا مەکە چاو ئاسی بوێنێ. ئێمە چون کەس نەوبێژێت ئاسیبماندی و تەجروبەمان وەرگرت و حەقا ئەم تەجروبە بە کەسانی تر انتقال بدەین. زۆرێ لە ئێمە ئەم پەندی پێشینیە بە باشی دەرکەکەین. یەژێ حەیف نادان زیستن و ئەفسوس دانامردن، یعنی حەیف تا ژیانەکەین نازانین و ئەو کاتە هەموو شتێکە زانین نێزیکی مەرگ بووینەسە و ئەمرین. بەڵام ئایەندە نگەری داوا ئەکا لە ئێمە تەجروبەی کۆنەمان بکەینە ڕێگەی ڕۆشن بۆ نەوەی نوێمان. مناڵەکان احتیاجیان هەست یا برن لە خۆیان مراقبەت بکەن. نمونەیەکی چاویان و نمونەیەکی تر گوێچکەیانە. ئێمە وەکو دڵسۆزی نەوەی نوێمان و دڵسۆزی مناڵی خۆمان ئەبێ بزانین دەنگی بەرزیش ئاسی بەگەێنێتە گوێچکە. ئەگەر کەسێک زۆر لە بەری دەنگی بەرزاوێت کە ئەمڕۆ لە هەموو هۆڵەکانە، لە هەموو مەراسمە شاییەکانە، بە تایبەت لە زەماوانەکانە گۆرانی بێژەکان دەنگی سپیکرەکان تا ئاخر ئەدەنەبان و ئەتوانێت بە گوێچکەی مناڵەکانمان ئاسیب بگەێنێ و ئەبێ ئێمە داوا بکەین ئەو دەنگە کەس بکرێت یا ئەبێ مناڵەکان لەو دەنگە دوور بکەینەوە. یەکێکی تر لەو شتانە ئەبێت ئێمە بۆ مناڵەکانمان بخێنە بەری چاویان تواناکانیانە. توانایی یەکێکیانە کەسێکەس حافزەیەکی باشیە، کەسێکەس عەقڵی باشکارەکە، کەسێکە توانای وەرزشی باشیە. ئێمە ئیشانیان بووین چۆن ئەو توانایانە لە لای مرەبیەکی باش، مامۆسایەکی باشە بەکاربێرن، شکوفای بکەن، بیگەێنە ئەنجام بەبێ ئەوە ئاسیب بوێنن و بتوانن مەهارەتێک کەس بکەن و ڕشت بکەن. یەکێکی تر لەو شتانە کە مناڵەکانمان ئەبێ یا برن مراقبەتی لێ بکەن غەیر ئەز لەشیان مراقبەتە لە ڕۆحیان. ڕۆحی خاوێنی مناڵەکانمان
تووشی دڵتەنگی، تووشی حەسادەت، حەسرەت، نفرەت، کینە و ڕق نەبێت. زۆر کات واردکردنی مناڵەکان بە ڕقابەتگەلی نالەبار وەکو لە شەوێک لە ماڵێکا دوو مناڵە دەینە زۆران بزانین کام مناڵە ناتە ژێر، یا کێبەرکێکە خەینە بینی دوو مناڵ بەجێی ئەوە بێتە مسابقە، ئەوێتە ڕقابەت و دەرونی مناڵەکان ئەهەژێنێت و لە بینی مناڵەکانە کینە و ڕقێک دروستەکات کە ممکنە تا ئاخری عمریان لە بینیانە بێتە هۆی دژمنی و نەیاری هەردوویان بۆ یەکتری. مەساڵێکە گەڕێننەوە زۆر جوانە. ێژن مامۆستایەک هاتە سەر کلاس و بە مناڵەکان وتی ڕۆڵەگیان ئادەی بێن بزانم هەر کامێکتان لە هەر کەسێک قینیە، هەر کەسێک ئازاری داوێ، لە هەر کەسێک دڵڕقیەک وا لە دڵیا بە ئەندازەی ئەو کەسە سێوە زەمینە بخاتە ناوی عەلاگەیەک دەڵقێک و هەڵی بورێت بێرێتی بۆ مەدرسە. بەیانی مناڵەکان هاتن بۆ مەدرسە، هێندێ لە مناڵەکان دوو سێوە زەمینە، هێندێکیان سیان، بازێکیان 4-5 دانە سێوە زەمینیان لە دەڵقێکەوە. مامۆستاکە وتی پێیان ئەبێ ئەم سێوە زەمینە چەند ڕۆژ لە تەکی خۆتانە بگەڕێنن تا عیلاجەکەتان بۆ پەیاکەم و ئێژم چی بکەن کە لە دەستی ئەو ئەشخاسە خەلاس بوون و ئەو کێشە لە دەروونتانە نەمێنی. مناڵەکان بۆ هەرکوێ ئەچوون بۆ میێوانی، بۆ کایە و گەمە، بۆ گەڕیان، ئەبوایە سێوە زەمینەکەیان لە کیفەکەیاوایە و تەکی خۆیانە بیان گەڕاندەیە. سێوە زەمینە هەر ڕۆژ زیاتر و زیاتر ئەگەنی و بۆی ئەکرد و لە دڵقەکە حاڵەتێکی ناشرینتری پێیا کرد. لەو لای چۆ هەر کەسێک سێوە زەمینەی زۆرتری پێ و کۆڵی قورستر و زووتر شەکەتەوە و هەموو ڕۆژێک لە مامۆساکەی پرسی چی لێ بکەم. تا ڕۆژێک مامۆسا وتی هەرکەس سێوە زەمینەکەی بێرێت دەڵقەکە باسکە و تماشای کا بزانین چی بووە. کە سێوە زەمینەیان باس کرد بۆی گەن تەواوی کلاسەکەی گرت و مناڵەکان لووتیانیان گرت و بەپەلە دەمی دەڵقەکەیان بست. مامۆستاوتی ڕۆڵێکیان کینە و ڕق لە دیگەران دڵتان وەکووەم عەلاگە پڕ ئەکات لە زووخ و چڵک و بۆی گەن. ئەگەر گەرەکتانە لە دەستی خەلاس بوون زووتر ئەو سێوە زەمینانە بخەنە زبڵەکە و لایوەن و با کیف و لەشتان لە دەستی هەم شەکەتی و هەم بۆی گەنیان خەلاس بێت. ئەبێ ئێمە مناڵەکانمان فێری سۆڵح بکەین کە لە جەلسەی پێشووتر ئاوتمان بۆ وەسیلەی سۆڵح کینە و ڕق لە دڵی مناڵەکانمان دەرەکەین، حەسادەت، ڕقابەت، کینە، باعسی تۆهمەت، درۆ، ئفترا، بوهتان، تانە، تەشەر لە دیگەرانەوێت و هەردوو لاکە تووشی ئازارەکات. بۆیە یەکێ لەو چتانە باوکودایکە بێ فێری مناڵەکانیان بکەن دڵپاکی و کە پێشتر وتمان و ئەبێ دڵی مناڵەکانیان لە ڕق و کینە دوور بکەنەوە. یەکێکی تر تووڕەییە. مناڵێل وەختێک تووڕە ئەبن دەروونناسە لێژن تووڕەیی تۆڵە سندنە لە خۆت. ئەو کەسە کە تووڕە ئەبێت ئەوەڵین کەسێکە ئازاری پێگەێنێ و تۆڵەی لێکاتۆ خودی خۆیەسی. لێچا داستانێکی ترە گەڕێنەوە ئەگەڕێنەوە پیاوێک وتی بە کوڕەکەی ڕۆڵە تۆ حەز ئەەکەی لە تووڕەیی خەلاس بووی، چارەت ئەوەیە هەر ڕۆژ کە لە کەسێک تووڕە ئەبی بزمارێک بەم دیواری پاڵی ماڵا بکتە بە دیواری ڕاستی ماڵە. کوڕەکە هەر کاتێک کەسێکی عاجزە کرد ئاهاتەوە بزمارێکی داکوتا. ڕوانی ڕۆژی ئەوەڵ 3-4 بزماری داکوتا دیوارەکە ناشرین بوو. هەوڵیدا ڕۆژی دوایین کەمتر داکوتێ و هەر ڕۆژ هەوڵی ئەدا بزماری کەمتردا بکوتێت تا گەیشتە ڕادەیەک چەند ڕۆژ بزماری دانەکوتا. هاو بەلای باوکی و بە خۆشحاڵی وەوتی بابە یاوم گرتوێت دۆستانم ئازار نەدەم، ئیتر من تووڕە نابم. وتی ئافرین دەروونت بەرەو سڵامەتی هەنگاوی هەڵگرتێ. بەڵام ڕۆڵێکیان ئەو کەسانە تۆ ئازارەداغن ئەوان هەنۆز ناڕەحەتن، ئەبێت دەست بکەیتە قەرەبوو. شروعی کردە داوای لێبوردنکردن و ئاشتکردنەوەی دۆستەکانی. باوکی پێیوت هەر دۆستێکت ئاشت کردۆ بزمارێک لە دیوارەکە هەڵکێشە. هێندێ زەمان تێپەڕی تا ڕۆژێک کوڕەکە بە خۆشحاڵی وەهاو بەلای باوکی و وتی بابە دیوارەکە دانە بزماری پێوە نەماوە، بەداخەوە جێگە بزمارەکان ماون. وتی ڕۆڵەگیان ئیشەڵا جێگە بزمارەکانیش ئەتوانی چاکسازی بکەیتەوە و پاکسازی بکەیتەوە. تۆ مناڵی عمری زۆرت ماوە بۆ ئاشتی و بۆ میهرەبانی و داوای لێبوردنکردن. بەڵام ئەمیش وەکو مەهارەتێکی تر لە کۆمەلگا ئەبێ ئێمە مەهارەتی
خودپەروەری لە بەشی ڕۆحی چاپەیا بکەین، لە کینە و ڕق خۆمان بپارێزین، لە عەسەبانیەت و پەرخاشگەریش دیگەران بپارێزین. لەو دووارە مەهارەتێکی تر هەست کە بۆ خودپەروەری مناڵەتوانێت ئیستفادەی لێ بکات، ئەویش چتانێکە بۆ ژیانی داهاتووی ئەبێت فێریان بێت، مەهارەتێلی زندگین، ئەو مەهارەتانە کە بۆ ژیانی ڕۆژمەڕە وەکو داگرساننی کرمیتێک، وەکو داکوتاننی بزمارێک، وەکو توێکڵگرتنەوەی میوەیەک، وەکی سەرهەڵکردنی نوشابەیەک بۆ خواردن، ئەمانە دانەدانە ئەبێ باوکو دایک بە مناڵەکانیان فێری بکەن، ئەبێ لە کاری ماڵا بەشداریان بکەین، ئەشێ لە وەختی هاوکاریە غەڵەتەکانیان بە میهرەبانی ئیسلاح بکەین، چون یەکێ لە حقوقی مناڵەکان مناڵبوون و ئشتباکردنیانە و ئێمە ئەبێ ئشتباکانیان بەڕووی خۆش بۆیان ئیسلاح بکەین و تا ترسی کارکردن لە دڵیانە دانەمرزێت، وایان لێ بکات بەیانی هیچ مەسئولێتێک لە کۆمەلگا بە ئەستۆ نەگرن. و گەیشتینە خاتمەی ئەم هەڵقە. هیوادارم بە مناڵەکانمان چاودێریکردن لە خۆیان بتوانین فێرکەین کە نعمەتی سڵامەتیەکە هەسیان ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشە و ڕشت استفادەی لێ بکەن و سالمتر و باشتر باروەربوون. والسلام عليكم ورحمة الله وبركاته.